مۆزەخانەی ئەمنە سوورەکە لە شاری سلێمانی بۆیە ناوی ناندراوە ئەمنە سوورەکە لەبەرەوەی ڕەگی بیناکەی سوور بووە. بڕیارماندا بە ئەنجامدانی گەشتێک بۆ ئەمنە سوورەکەی شاری سلێمانی تاوەکو خوێندکاران لە نزیکەوە ئاشنای زوڵم و ستەمی سەردەمی ڕژێمی بەعز بن بەرامبەر بە نەتەوەی کورد. ئێستش خوێندکاران چەند زانیاریەکتان پێ ئەیەن لەبارەی ئەمنە سوورەکەی شاری سلێمانیەوە. ئەم مۆزەخانە لە ساڵ 1995 کرابووە بە مۆزەخانەی گشتی شاری سلێمانی کە شاریان لە هەموو لایەکەوە سەردانی دەکەن، بۆیە بە چاوی خۆیان خراپەکانی سەردەمی بەعز ببین. ئەمنە سوورەکە بە عەرەبی پێی دەگوترێت ئەلئەمن الئەحمەر لە شاری سلەیمانیایە و لە پێشەوەی ببێ بە مۆزەخانەیەک شوێنی کۆلێژی کشتوکاڵی بووە و پاشان بوو بە زیندانی ڕژێمی بەعزی پێشوو. پێشتر ئێرە زیندانێک بوو بۆ کوردەکان، بەڵام ئێستا ئازادە و مۆزەخانەیە. لە ڕاپەڕینی بەهار لە ساڵی 1991 ڕێک ڕۆژی 8 سێی 1991 ئەم باڵەخانەیە ئازاد کراوە بۆ ماوەی 5 ساڵ. کوردە ئاوارەکانی کەرکووکی تێ دانیشتە جێبوونە. ئەم باڵەخانەیە چۆڵ کراوە بە مۆزەخانەی ئەمنە سوورەکە تا لە یازمان بمێنێت. ئەمنە سوورەکە لە چەند بەشێکی جیاواز بکاتەوە، هەر بەشێکی کراوە بە مێژوو و ڕابردووی گەلی کورد بە تایبەتی لە سەردەمی ڕێژەمی بەعزدا. مۆزەخانەی ئەمنە سوورەکە لە دوو بەش بکاتەوە، بەش یەکەمیان مۆزەخانەکان، بەشی دووەمیان تایبەتە بە کار و چالاکیان. هیوادارم ئێوەش بن بۆ ئەمنە سوورەکە چەند زانیاریێکی باشی لێوەربگرن.